بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست کۆمپانیای دیلۆیت راپۆرتێکی لەبارەی داهات و هەناردەینەوت لە ساڵی 2019 لەبارەی نەوتێرەمی کوردستان بڵاو کردەوە کە تێیدا هاتووە 150 ملیۆن بەرمیل نەوت فرۆشتاوە و داهاتەکەی 8 ملیار و 349 ملیۆن دلار بووە، بەڵام ئەوەی کە بە حکومەت یاریمی کوردستان ماوەتەوە 4 ملیار و 515 ملیۆن دلار بووە. بە میلیۆن دەرێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی دابان محەممەد ئەندامی لیژنەی دەستپاکی پەرلەمانی کوردستان هەروە لاولێرەوە فەرمان ڕەشاد سەرۆکی پێشووی ڕێکخراوی ستۆپ بۆ دژەگەندەڵی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ئینفۆگرافیەک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە و توێژەکەمان دەکەین. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک دابان بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان لەگەڵ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ڕای بەڕێزت سەبارەت بە دوایین راپۆرتی کۆمپانیای دیلۆیت چییە کە راپۆرتێکی بڵاو کردوەوە لەبارەی داهاتی و هەناردەی نەوتێرەمی کوردستانە ساڵی 2019؟ بەڵێ سوپاس بۆ جەناب کاک حەکیم، سوپاس بۆ بینەرە بەڕێزەکانە. تەبعاً پێشەوەی باسی راپۆرتەکەی دیلۆیت بکەم بزانم بێ بگەڕێنەوە سەرەوەی کە ئەم کێشە و ئەم قەیرانە و ئەم بێپارەیە و ئەم 27 ملیار دلار قەرزە کاتووە بەسەر هەرێمی کوردستانە نەتیجەی چییە؟ تەڵان پێش ساڵی 2013 مانگانە حکوومەت عێراقی بڕەپارەیەکی بۆ هەرێمی کوردستان نردووە لە چوارچێوەی قانونی بودجێ بەبێ 14 تریلیۆن هاتووە بۆ هەرێمی کوردستان بەبێ کێشە و ساڵەکانی پێشتریش لە سا 17 تقریبا نزیک لەو نسبەیە هاتووە بۆ هەرێمی کوردستان. ئەوەی کە ئێستا ڕووەدا بەرەنجامی سیاسەتی چەوت، سیاسەتی هەڵا و بەرەنجامی چاوچنۆکی بەرپرسانی هەردوو حیزب پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان و بە تایبەتی لە پرسی نەوتا بە دەرەجەیەک پارتی دیموکراتی کوردستان مقەسیرە و وەکوەوەی کە ئاڵەی سوورەی بەرلەشیر بووە لەوەی کە مامەڵەی بە پرسی نەوت کردووە، مامەڵەی بە داهاتی نەوت کردووە، مامەڵەی بە فرۆشتنی نەوتەوە کردووە، مامەڵەی بە ینی کۆی پرۆسەی نەوت کردووە. لە ساڵی 2013 سەرۆکی ئەو کاتی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە مستەڵەحی پارتی خۆی پیانەوت جەنابی دەوڵەتمەدار نێچیروان بارزانی لێدوانێکی تاریخی هەیە، لێدوانێکی مێژوویی هەیە کە من لەم ڕۆژانەیە ڕۆیشتومەتەوە سەری هەر کەسێک گوێ لەو لێدوانە بگرێ ئەزانێ کە 100% قسەکانی نەک ڕاست دەرنەچوون بەڵکو پێشەوانە دەرچوون و هەمووشی هەڵگەڕانەوە بوو بەسەر هەرێمی کوردستانە. ئەڵێ ئێمە چوینەتە سەر نەخشەی جیهانی وزە، ئێمە لەگەڵ تورکیای عقوداتمان کردووە و بەبێ کێشە نەوتی هەرێمە فرۆشین. ئێمە 660 ملیۆن 660,000 بەرمیل نەوت ڕۆژانە هەناردەکەین بەرەو ئەوواچین کە بیگەینە 1 ملیۆن بەرمیل نەوت. ئێمە ئەتوانین هاوکارێکی باش بین لەوەی کە یارمەتی عێراقیش بدەین لە مەسایلی نەوتاوە قانونی نەوت و گاز ئەوە بکەین، یعنی بە نوعی قساکە بە نوعی تەکەبورەوە قساکە کە هەرێمی کوردستان لەو نەوتی کە ئیفرۆشێ شتێک پارێژ با بە عێراق ئەگەر مشکلی بۆ دروست بوو. بەڵام
هەر لە ساڵی 2013 بەدواوە حکوومەت عێراقی و بە شەپارەی بڕی لەبەر خاتری ئەوەی کە بەسەر بەخۆی ئەم برادران نەوتیان فرۆشتووە و هەر لەو ساڵەیە نوری مالکی لە یەکێک لە مؤتەمەرەکانە سەرۆکی کازاخستانە بینێ هەر ئەگەی لەوە نەبووە کە بەدەر لە فرۆشتنی نەوت بە بۆری بە تانکەریش لە ڕێگەی ئێرانەوە بردویان و گەیانویانە کازاخستان بەدەر لە لایەنە فەرمیەکەی کە بۆری بووە بە تەنکەریش دیسانەوە فرۆشتویانەتەوە. لە 2014 تاوەکو ئەم دەقەی من و تۆ قساکەین 6.2 تریلیۆن دینار زیان لە هەرێمی کوردستان کەوتووە. یعنی قرار بووە حکوومەت عێراقی ئەگەر وەکو پێش ساڵی 2013 بەردەوام بووە لە ناردنی پارەکە تاوەکو ئەم دەقەی من و تۆ قساکەین ئەبووایە 6.2 تریلیۆن دینار بەهاتەیە، بەڵام حکوومەت عێراقی لەبەر خاتری ئەوەی ئەم برادرانە نەوتەکە خۆیان فرۆشتیانە و خۆیان داهاتەکەی تەسەڕوفیان پێوە کردووە نەیناردووە. واتە هەرێمی کوردستان ئەم تریلیۆن بەشی 5 ساڵی موچەخۆرانی بەڵێ تۆ زەبوو تەقسیمی کە تاوان ئەوە نەقسەمان کردووە لەسەر ئەم تریلیۆن و ئەم ملیار و ئەوانە ئینسان سەرێشێ و خەڵکیش هەر بە ڕەقەم وەری گرتووە با بڵێن بەڵام بڕوا بکە ئەگەر بزانی ملیارێ دۆلار چەندێکە یعنی بە قەژووری دانیشتنی نێکە بێ ماڵێکە بێ ئەگەر بزانی ملیارە دۆلار چەندێکە 62 تریلیۆن دینار زەرەر کەوتووە واز لە زەرەرەکەیش بێنە. بەڵام باسی قەزی ناوخۆیش دەکرێت کەویش 28 تریلیۆن کەواتانی ملیار دۆلار 27 ملیار دۆلار قەرزی شانێناوە بەسەر هەرێمی کوردستان تریلیۆن زیانی بەرکەوتووە 82 تریلیۆن دینارەکە کە زیانیان بەسەر خەڵکی هەرێمی کوردستان هێناوە کە ئێستا 200 میلیۆن دۆلاریشیان نییە کە بیە وەکو دەستپێک بیان بە موچەی فەرمانبەرانە. ینی قەی ناکە ئەوە حکوومەت عێراقی ئەم پارەی نەناردوو بەشەکەی نەنار، بەڵام ئەم 27 میلیارد دۆلار قەرزە لە پێناوی چییە بۆچی تەبریریان هەیە. دکتۆر ئومێد سەباح لە ئەنجومەنی وەزیران کە سەربەپارتی دیموکراتی کوردستانە و شخصی یەکەمی دەسەڕاستی مەسرور بەرزانیە لە مقابلەیەکە لەم ڕۆژانی پێشوو ئاماژەی بەوە کرد کە سەبەب هەبووە بۆ قەرزانە، مەسەلەی شەڕی داعش هەبووە، مەسەلەی کۆچ هەبووە ئەوانی عێراق هاتوون. تاڵام من لە دوای قسانەوەی سفسارم کردووە و بە دوواداچوونم کردووە هەر لە وەزیری پێشووی هیجرە و مهاجرینی حکوومەتی عێراقی بە گەرەنتیەوە ئامادەیە بیسەلمێنێت کە مەسەلەی ئاوارە لە هەرێمی کوردستانە 10 میلیۆن دۆلار کولفە نەبووە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان، چکە ئاوارەی باشوور کە هاتووە بۆ هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی کارتی بۆ کردبوون مانگانە پارەیەدا پێیان، مانگانە موچەی خۆیانیان هەبوو، مانگانە سەلەی خواردنیان هەبوو، مانگانە دامیان هەبوو، مانگانە کەمپیان بۆ دروستەکە هەموو خزمەت گوزاریەکیان هەبوو، تەنیاوە بوون لە کەمپا بوون، چی بارگرانێکیان بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەبووە سەرباری ئەوەی کە بەدەیان ڕێکخرا و بەردەوام لە هی نابوون، یعنی لە کۆنتاکتا بوون بۆ خزمەتکردنی ئەو خەڵکانە. بەدەرەوە باسی شەڕی داعشەکەن بە هەموو فەڕەنسا و ئەڵمانیا و بە ئەمریکا و بە هەموو ئەوروپاوە دەعمی هێزی پێشمەرگەیان کردووە بۆی کە شەڕ دژی داعش بکە. کولفەی پێشمەرگە لەکوێ؟ ملیاران دۆلار بووە. هەموو مەسروفی حکوومەتی هەرێمی کوردستان لەو ماوەی کە قەیرانی دارایی بووە نەگەیشتوێتە ئەو ڕقەمەی کە ئێستا حکوومەتی هەرێم ئەڵێ من قەرزارم. باشە قەی ناکە ئەوە وتمان قەرزاری، بەڵام بۆ پەرلەمان ئاگای لێ نییە، بۆ وەزیری داراییەکەی لە تەفاسیلەکانی نییە، بۆ یعنی کاڵێم بەڕقەم سێریکە ئاگاداربوون دووشتە. یەکیانەوەیە کە بۆ نمونە من ئەڵێم 2 تریلیۆن دیناری تورکیا قەرزارم، بەڵام نە ئەزانی عەقدەکەی چۆن کراوە، نە ئەزانی چۆنە، نە ئەزانی لە پێناوی چیا کراوە، نە ئەزانی کێ نێوەنگیر بووە، نە ئەزانی بۆ چەندێک کراوە، نە ئەزانی بۆچی بەکارهاتووە، نە ئەزانی سووی چەندێکە چێتە سەر، نە ئەزانی ئەمانە تەفاسیلەکەی نەخێر تاوەکو ئەم دقەیە دیار نییە. دواتر دەکرێم وڵات لەسەر راپۆرتی دیلۆیت قسە دەکەین. سپاس دەکەم کاک فەرمان جەنابیشت بەخێر بێ. دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم ئێوە پێشتری شەر چاودێری راپۆرتەکانی دیلۆیتان کردووە، سەرنجتان لەسەر دوایین راپۆرت چییە و لەو بڕەپارەی کە حکوومەت فرۆشتوێتی چەندی بۆ ماوەتەوە؟ زۆر سپاس. سڵاو لێوە، سڵاو لە میوانە بەڕێزەکەشتان و لە بینەرانی بەڕێزیش. لە ڕاستیدا ئەو راپۆرتەی کە دوێنێ ئەنجومەنی باڵای نەوت و غاز لە هەرێمی کوردستان بڵاوی کردووە کە داتای ساڵێکی فرۆش و بەرهەمێنانی نەوت بوو لە هەرێمی کوردستان کە لایەن کۆمپانیای دیلۆیتەوە ئەنجام درابوو. ئێمە گەر بەراوردی بکەین بە راپۆرتەکانی پێشووتر گۆڕانکاریەکی ئەوتۆی تێدا نەبوو، تەناوەی کە جێی سەرسوڕمان بوو لای ئێمەەوە بوو کە ئەو راپۆرتانە سێمانگ کە ئامادە کرابوون
پێشتر لەبەرچێ بۆ نمەکە سێمانگەکە تەواو دەبوو حکوومەت بڵاوی نەکردوێتەوە چاوەڕێ کردووە تاوەکو وەفدەک چۆتە بەغدا دواتر گەڕاوەتەوە اینجا ئەو راپۆرتانە راپۆرتە بڵاوکراوە کە 4 راپۆرت بوو کە لەگەڵ راپۆرتێکی هاوبەشی ساڵەکە کەوە زۆرێک وا پیشان دەدات کە لە ژێر فشاری بەغدا بووە نەگەوەی کە ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستان بووە ینی ئەگەر وا بووە ئەگەر ئەو وەزع دروست نەبووایە نەچوبانە وەفد نەچوبە بەغدا معنەوە ئەو راپۆرتانە بڵاو نەدەکراوە کە ئێمە پێشتر زۆر داوامان دەکرد بە تایبەت لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێ ئەو راپۆرتانە بەردەوام بێت هەرچەندە وەک باسم کرد کە ئێمە ئەگەر بەراوردی ئەو راپۆرتانە بکەینەوەی ساڵی 2009 لەگەڵ راپۆرتەکانی تر گۆڕانکاریەکی ئەو تۆی تێدا ڕووی نەداوە یعنی لە داهاتی نەود لە ساڵی 2009 وەک لەو راپۆرتی ئێوەش ئاماژەتان پێکرد لە زیاتر لە 170 میلیۆن بەرمیل نەوت کە فرۆشراوە بڵێن داهاتەکەی زیاتر لە 8 بڵێن ملیار و پۆینت 4 بووە کەچی دەبینین تەنها 4 ملیار و نیو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان گەڕاوەتەوە لە ڕاستە گەر سەیر بکەین کەواتە ئەوەی کە گەڕاوەتەوە نزیکی بڵێن سەروی 150 ئەو داهاتەیە کە ئێمە لە نەوت بەدەست هاتۆ نیوەکەی تری قەرز و کۆمەڵێک بابەتر کە دەکرێت دواتر باسی بکەین ئەوە لە کاتێکدا کە ئێمە بڵێن داهاتی نەوت بۆ حکوومەت لە هەرێمی کوردستان 150 لە عێراق بە هەمان شێوە 185 داهاتی هەر بەرمیلێک دەگەڕێتەوە بۆ حکوومەت ینی ڕێژەکە زۆرە فەرقی بینی ئێمە و حکوومەت هەرێمی کوردستان ئێمە نیوەمان بۆ دەگەڕێتەوە عێراق زیاتر لە بڵێن ئەگەر بیکەینە 5 بەش زیاتر لە 4 بەشی بۆ دەگەڕێتەوە ینی ئەمە بەشێکی ڕەبتی بەو گرێبەستانە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی ینی خاڵێکی تر لە ماوەی ئەو ساڵە زیاتر لە 644 بڵێ میلیۆن دلار دراوەتە هێلی گواستنەوەی نەوت کە دراوەتە کۆمپانیە کار و ڕۆزنەفت لە کاتێکدا ئێمە لە کاتی قەیرانەکە ئەو بۆ ڕێمان بە 1 میلیارد دلار فرۆشتۆتە کۆمپانیای ڕۆزنەفت کە حکوومەتی هەرێمی کوردستان فرۆشتوێت ینی ئەو کۆمپانیا بە ساڵک و نیو دەتوانێت پارەی ئەو بڵێنە بۆریە بڵێن دەربێنێتەوە کە پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان فرۆشتوێتی کە ئێستاش نازانرێنی ئەو بۆڕێ وەکو شادەماری وزە لە هەرێمی کوردستان ناوزەند کرا بە ئاسانی فرۆشراوە ئێستاکەش حکوومەتی هەرێمی کوردستان ناچارە ساڵانە زیاتر لە 644 میلیۆن دلار بدات بۆەوەی تەنها نەوتەکەی بگوازێتەوە ینی من بەراوردم کرد لەگەڵ کۆمەڵێک بڵێن وڵاتی تر کە ستانداردی جیهانی بۆ گواستنەوەی 1 بەرمیل نەوت لە هەندێک وڵاتان بۆ 1000 بڵێن میل تەنها 0.5 تاوەکو 0.75 سنت واتە کەمتر لە دۆلارێک دەدرێت بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان نزیکی 4 دۆلاریدایە بۆ 600 میل بەرمیل ینی بۆ 600 میل بۆ گواستنەوە هەر بەرمیلێک یعنی حساب کە فەرقەکە ئێزگار زۆرە کە ئەو پارانی کە لە گواستنەوە سەرفکراوە جگەلەوەی کە ئەوەی کە جەنابی باست کرد کە زۆر کۆمەڵی قەرزیکە هەیە بە ناوی قەرزی دیکە و شتیوا کە بەشێکی زۆریان دەدرێتە کۆمپانیەکانی سکوریتی لە کاتێکدا ئێمە پۆلیسی نەوت و غازمانەیە کە دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەرکە بگرێتە سو بەڵام بڕەپارێکی ئێزگار زۆریش دەدرێتەوە کۆمپانیانە کە زۆربیانی بەرپرسە باڵەکان و بەو شێوازە بڵێن داهاتی نەوت بۆ خۆیان گل دەدەنەوە بۆیە ئەگەر ئێمە وەک باسم کرد سیر بکەین بە گشتی هەرێمی کوردستان بڕەپارێکی ئێزگار زۆری کە زیاترە لە نیوە دەگەڕێتەوە بۆ کۆمپانیەکان و نیوەی دەدرێتە کۆمپانی وە خاڵە شرکە من حەزم لێ ئاماژەی پێ بکەم ئێمە دەزان کە مانگانە وەزارەتی دارایی 300 میلیۆن دلاری لەلایەن داهاتی نەوتۆزان وەزارەتی سامانە سروشتەکانە پێدرا بۆ مەسەلەی موچە ئەو داهاتە ئەگەر سیر بکەین لە ماوەی ئەو 12 مانگە دەکاتە 3 میلیارد و 600 میلیۆن دلار کەواتە لە داهاتی نەوتیش لەو داهاتی کە لەو 4 میلیارد و 500 هزار دلاری کە بڵێن دراوە هەرێمی کوردستان لەو 4 میلیارد و 500 میلیۆن دلارە هێشتا ملیارێک دۆلاری نەگەڕاوەتەوە وەزارەتی دارایی دیارنیەوە چۆن مامەڵەی پێکرا وەک باسم کرد
سەرڕایەوەی کە نیوەی زیاتر کەواتە 4 ملیار زیاتر بۆ کۆمپانیەکان و بۆ قەرز و بۆ کۆمەڵێک بابەتی ترچووە لەو پارەش کە گەڕاوەتە هەرێمی کوردستان هێشتان زیاتر لە ملیارێک نەگەیشتە وەزارەتی دارایی وەک باسم کردەوە بە جێرە ئەو راپۆرتانە کە وەزارەتی دارایی مانگانە 200 و پێش تەبعانەوە قەیرانی کۆڕۆنایە بڵێن مانگانە 295 میلیۆن دلار تاکو 300 میلیۆن دلاری پێدراوە کە ئەوەش نزیک 1 میلیار دلار نەگەڕاتەوە خەزینەی وەزارەتی دارایی کەواتە مامەڵێکی زۆر ناڕێک بە جۆرە و راپۆرتانەی دیلۆیت کە سەرڕای هەندێک کتێبینیش لە سەریان بەڵام کۆمەڵێک ڕاستیمان دەربارەی پرۆسەی نەوت لە هەرێمی کوردستان پێ دەڵێت کە لە ڕاستیدا کە ئەو راپۆرتانە دەبینی لات سیر نابێت کە هەرێمی کوردستان دووچاری ئەو قەیرانە گەورە بۆتەوە کە لە مانجی سێ بە جۆرەی ئەو زانیاریانە تەنها 6 میلیۆن دلار لە داهاتی نەوت گەڕاوەتە وەزارەتی دارایی کە ئێمە ئەو بڕێکی ئەجگار کەمە لەوەی کە بۆی کە مانگانە موچە و هەروە پێداویستەکانی هەرێمی کوردستان پێدابی بکرێت. سپاس دەکەم دواتر ڕێمۆلای بەڕێزت کاک فەرمان کاک داوەرمگەری مۆلای بەڕێز سەباردۆی کاک فەرمان باسی کرد ینی لەو 8 ملیارەی کە بڵین داهاتی نەوت بۆ لە 2019 تەنها 3 میلیار و بڵین 500 میلیۆن دلار 600 میلیۆن دلار ئەوەندە هاتوتە وەزارەتی دارایی ینی لەو ڕەپارەی نیوەی کە حکوومەت بۆی ماوەتەوە نیوەکەشی بە تاوەتی نێتوتە وەزارەتی دارایی لە 2019 بەڵێ ڕاستە قسەیە دقیقەوە ڕاستە یەکێشەیە کاک حەکیم ینی مشکلەکە ئەوەیە دەسەبەی بۆ هەر چاری سەرێک بەسراوەتەوە بە بەرژەوەندەکانی یەکێتی و پارتیەوە بە بەرژەوەندی کۆمپانیەکانیانەوە بە بەرژەوەندی حیزبەکانیانەوە بە بەرژەوەندی شخصەکانی خۆیانەوە من نامەوێت قسەکانی کاک فەرمان دووبارەکەمەوە بەڵام کارەساتە ئەگەر داهاتی نۆت بەو نەوعە ببرێ ڕاستە بۆ نمونە عقودات کراوە لەگەڵ وڵاتان و شەریکاتی دەرەوە بەڵام کۆمەڵی عقوداتی ترکراوە کە پەیوەندی بە ناوخۆ پەیوەندی بە بەرپرسانی ناوخۆییەوە هەیە جاران ئەگەر تۆ بیرم مابێ لە دوای ساڵی 2013 و ئەوانە ئەو کاتە لە میدیاوە ئێمە تەنکەرەکانمان پیشانەدا و چۆن نەوت ئاودی وەکرێت و نەوت ئەبرێت و بە لە مەرزی پێنجێن و ئەوانە بە 500 تەنکەر ێستا و دیاردەیە نەماوە چکە جۆرێک بوو لە قاچاقی بەڵام ئەم قاچاقیە ئێستا بە نەوعێکی ترەکرێ ئەگەر کابرا بەرپرسێکی حیزبی بوو بێ لە سنووری گەرمیانیان لەم سنوورەوە نەوتی ئاودیوی ئێران کرد بیازێتێکی زۆری پێوە کێشاوە ئێستا کۆمپانیایەکی سکیوریتیان بۆ دروست کردووە کۆمپانیای سکیوریتی بۆ پارێزگای لە کێڵگە ناوتیەکان بەڵێ کۆمپانیایەکی نەقلی نەوتیان بۆ دروست کردووە یان نەقلی گازیان بۆ دروست کردووە خۆتان بینیتان لەم دوایە بۆ نەقلی گازەکەی کۆرمڕ چی کێشەیەک دروست بوو تەنانەت هێزی منەظەمی حیزبیش تەداخلی تیا کرد تەنیا لەبەرەوەی ئەم تەندەرە دراوە بە ئەمەیان و نەدراوە بە ئەوەکەی تریان هەر لە مەسلەی داهاتی نەوتە ئەنی تا ئێستا نازانرێت لەسەر چی بنەمایەک 500 میلیۆن دلار ئەدرێ بە گومرگی نەوت کە بە تورکیا تێ ئەپەڕێت چۆن گومرگی نەوتنی حەقی هەر واز لە گواستنەوەکەی بێنە کە 644 میلیۆن دلاری ترە کە بۆ شێخباز و کۆمپانیای کار و ڕۆزنەفتە کە ئێستا بەشێکیان فرۆشەوە بەڵام هەر گومرکردنی نەوت نزیکەی 500 میلیۆن دلاری ترە ئێستا تورکیانەیان بڵێن ساڵانە نەنا ساڵانە ئەخر ساڵانش بە خۆکەم نییە نزیکەی 50 میلیۆن دلار نسبە ئەکا یعنی لانی کەم 771 میلیۆن دلاری تر ئەڕوا بۆ خەرجی لایەنی دیکە خەرجی لایەنی دیکە تا ئەم دقەیە دیلۆیت من گومانەکەم کە دیلۆیت خۆی بزانێت کە ئەم خەرجی لایەنانەی تر چییە چکە بیزانەیە لانی کەم بە تەفاصیل باسێکدا باز دەکرا ئەوەی بەڵێ ڕقەمەکان زۆر بچوو بوون ئەو کاتە لە قانونی بوجە پێش 2014 یانوت خەرجی دیکە لانی کەم میلیۆنی دلار بوو 2 میلیۆن دلار بوو 3 میلیۆن دلار بوو بەڵام میلیۆن دلار بەشی زیاتر لە موچەیەکی فەرمانبەرانی تاوس بەڵێ بێگومان زیاتر لە موچەیەکەکە طبعا من ئەوە نەناوەستم لەسەر مەسلەی داهاتی نەوت چکە داهاتی نەوت زەبزەباتی زۆرە کات و تەنانەت ئاخر ڕقەم کە دراوە بە وەزارەتی دارایی داهاتی ناوخۆی هەرێم زیاتر بووە لەو داهاتی کە لە ڕێگەی نەوتەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی کەوتووە لە ڕێگەی داهاتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی سێ مانگانە تقریبا 380 میلیارد دیناری دەستکەوتووە 380 میلیارد طبعا تا پێش ئەم کۆرۆنا 380 میلیاری دەستکەوتووە هێشتا پرسی ئافاکان و کاتە بڕیاری لەسەر نەدرابوو کە ڕۆژی وا بووە 17,000 ئافا دەرکراوە تەوان ئافا ئەوەیە کە تۆ لە گومرگە بەشتەی عفوو بۆ ئەکرێ بۆ نمونە ترانزیت یا هەر شتێکی ترە لێو خۆشە بن لەمە گومرگ وەرناگیرێ ئەمە هێشتا بڕیار دەرنەکرابوو تازە بەم ڕۆژانە دەریان کردووە هێشتا دەیان کۆمپانیای پارتی وێکێتی لە سنوورەکانە
خەریک سەریان کردووە بەناو داهاتی گشتیا و پارە لە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانە بن، پارە لە داهاتی گومرگەکانە بن. کۆمپانیا هەیە لێ خاڵی سنووریە، تەوانێمە 4 خاڵی سنووری هینمان هەیە، 4 خاڵی سنووری فەرمیمان هەیە نێودەوڵەتی با بڵێن. لێ خاڵی سنووریە یەک کۆمپانیا 450,000 دلار ماگانە دەستی ئەەکەوێ. باشە هەر لەو خاڵە سنووریا زیاتر لە 12 کۆمپانیای تر هەیە. باشە ئەمە لە بینی دوو خاڵی سنووریە بە نمونە لە بینی برایم خەلیل و حاجی ئۆمەرانە دەیان خاڵی تری نافەرمی هەیە، لە بینی پەروێزخان و باشماخە 4-5 خاڵی تری سنووری نافەرمی. بڵێ هەمووش کۆمپانیا حیزبی خاڵی سنووری هەیە، بەڵام کۆمپانیا لەوێت تەحکومی پێوەکە ئەمانش داهاتەکانیان بەشێکی ئەڕوا بۆ کۆمپانیا. هەنی چی منطقی تەیە کۆمپانیایەک گرێبەستێکی لەگەڵ حکومەتا کردووە لە ساڵ 15 بۆ حکومەت و لە ساڵ 5 بۆ کۆمپانیاکە کە مەفروزە خۆی پێچەوانە بێ، کە ئەسڵەن مەفروز نییە کۆمپانیایەکە ئیشی تعقیماتەکە، یعنی گەڵابە و تایە بۆ شومانگانە 450,000 دلار دەستی بکەوێت لەیە، کە ئەمە ئیشی وەزارەتی سەحەیەکە ئەمی شەبکە. یعنی بەشێکی زۆری، یعنی نەک بەشی زۆری هەموو کۆمپانیەکان کە ئەوی شاناکەن ئیشی حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەندیدارەکانە کە لە خاڵە سنووریەکانە بن، بەڵام تا ئەم ساتەش ئامادە نین ئیستیعدادی ئەوەیان تیانە یەک کۆمپانیا بکشێنەوە لە کاتێکا خەڵک 2 مانگە موچەی وەرنەگرتووە. داهاتی ناوخۆ کاک حەکیم هەر بۆ نمونە لە پێوەری ئاوی ماڵانە لە ساڵی 2014 تۆزانی چەندێک زەرەر درراوە لە داهاتی حکومەتی هەرێمی کوردستان لە مەسەلەی ئاوە، لەبەرەوەی کە دراوە بە کۆمپانیا پێوەری ئاوی بەستەوە لە دوای ئەوە 30 میلیۆن و 40 میلیۆن دینار ماگانە بۆ خەڵکاتەوە، خەڵ پارەی ئاوی نەداوە، نزیکەی 250 میلیۆن دلار بەرەو ژوور زەرەر لە داهاتی حکومەتی هەرێمی کوردستان کەوتووە بەس تەنیا لە مەسەلەی پێوەری ئاوە لەسەر بەستنی پێوەرەکە. خەڵک پارە نادا، ینی خەڵکی استیعدادی تیان نییە کۆمپانیایەک بە هەزاران خەڵکی لەسەر وەزارەتی شارەوانی هەیە، بەڵام کۆمپانیایەک 200 کەس بێت کۆکاتەوە و دانیشێ پارەی ئەو لە ماڵان کۆکاتەوە، بەڵام ئەرقامەکانیشی غەڵەت بێ ماڵی وایە بێ 30 میلیۆن و ماڵی وایە بێ 50 میلیۆن دیناری بۆ بڕاتەوە، خەڵک چۆن استیعدادی تایە پارەی ئەودا لە کاتێکا پێشە 2 مانگ جارێ 15,000 دیناری ئاوە. بەو 15,000 دیناری کە من باسیەکەم 250 میلیۆن دینار زەرر لە داهاتی حکومەتی هەرێمی کوردستانە کەوتووە. مەسەلەی میلیۆن دلار عەفوکە. مەسەلەی ئاعفا شەریکات و ئەمە ئەزانی چیان کردووە، شتی زۆر سیر و سەمەرەیان کردووە، بە تایبەتی ئەو کابینەی پێش و سەرۆک و جێگرەکەی، ینی هەر گەنجێکیان بینیوە کۆمپانیایەکیان بۆ دروست کردووە، معمەلێکی ئاویان بۆ داناوە، معمەلێکی پلاستیکیان بۆ داناوە، معمەلێکی ئینیان بۆ داناوە، یان ڕەسیدیان بۆ وەرگرتون لە خاڵە سنووریەکانەوە بە ئەنواع شێوەشتیان هێناوەتە ئەم دیوە ئاعفایان لەوێ بۆ کردوون. کۆمپانیا هەیە تا 2025 ئاعفایە، ینی بۆ نەباج و نەڕسومات دینارێک نادا بە حکومەت، چکە پێشتر نەوت سعری بەرز بۆ این ناوخۆ و ئەو پارێش لە بەغات و ئەمانە ئیفلاسیان بە داهاتی ناوخۆ کردووە. ینی ئەم کابینە کە دەست بەکار بوو داهاتی ناوخۆ 150 میلیۆن دلار بوو، لە ماوەی 6 مانگەگەیانیانەوە 380 میلیارد دینار، لە هێشتا بای 70 میلیۆن دلار ماگانە قاچاقچێتی ئەکرێت لە سنوورەکان، لە برایم خەلیل و لە حاجی ئۆمەران و لە باشماخ. باشە نزیکەی بای 6 میلیۆن دلاریش کۆمپانیەکانی پارتی و یەکێتی لە خاڵە سنووریەکان یعنی سەریان کردووە بەناو داهاتی ناوخۆیان پارە بن. ئەمە چەندێ؟ ئەمە 120 میلیۆن دلار، 120 میلیۆن دلار لەگەڵ 380 میلیارد دینار چەندەکە ئەگەر تۆ زەڕ بوو تەقسیمێکی بکەیت. ئەمە تقریبا نزیکە بێتەوە لە 6 هینێک، یعنی 600 میلیارد دینار، 600 میلیارد دینار بەس لە داهاتی ناوخۆ نزیکە بێتەوە ئەگەر کۆنتترۆلیکەن، ئەگەر بۆ نمونە بە تەواوەتی ئەو داهاتە بۆ حکومەتی هەرێمی کوردستان بگەڕێتەوە کە نایشگەڕێتەوە، چکە ئێستا ئەو داهاتی ئەو ڕقەمەی کە لای وەزارەتی دارایی جیاوازە لەو ڕقەمەی کە لە خاڵە سنووریەکانە هینەکرێت. بۆ نمونە 4 مانگی یەکەمی ئەم ساڵ داهاتی مەرزی پەروێزخان 80 میلیارد دینار بوو، ینی مانگانە 20 میلیاری خۆی پیا کردووە بە هینیشەوە بە کۆرۆنایشەوە، کە کۆرۆنا زەختەکەی لەسەر ئەم حدودە بوو لەبەرەوەی پەیوەندی بە ئێرانەوە هەبوو. بەس ئەو ڕقەمە نییە کە لە وەزارەتی داراییە، زۆر جیاوازە ئەو ڕقەمە، کەمتر دەستی وەزارەتی داراییەکەوێت. بدۆتەرگرم وڵای بەڕست کاک ئێفرام گرم وڵای بەڕێزت، یعنی ئەوەی کە بەڕێز ئێوە براسوتان کردووە ئەوەی کە لە عێراق بۆ من لە 86 داهات حکومەت بۆی بمێنێتەوە، بەڵام لە هەرێم کەمتر لە 150 بۆ بمێنێتەوە، ینی پەیوەندی بەوەیەوە کە بۆ کۆمپانیا حیزبیەکان دەڕواوەکەوەی کاکدابانی ژووتی
نی ئاسایی 781 میلیۆن دلار کە زیاتر لە یەک مانگی موچەی فەرمانبەران لە راپۆرتەکانی دیلۆیتە بە ناوی قەرزی دیکە وەلایانی دیکە بهێنرێت؟ بەڵێ ئەکیدەوەی کە کاکدابان ئاماژەی پێکرد ڕاستە بەشێکی ئەو کۆمپانیانە دەیبان بە شێوەی جۆرا جۆر و بەشێکیشی ڕەبتی بە سروشتی ئەو گرێبەستانە هەیە کە جیاوازی هەیە لە نێوان گرێبەستەکانی هەرێمی کوردستان وەروە گرێبەستەکان کە لە بەغدا لەسەر مەسەلەی نەوت کراون و ئەوە شەیەکە کە لە کێشەکان کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کە مەسەلەی 250,000 بەرمیل نەوتەوە کە بەغدا داوای کردێت تەسلیم بکرێ بە سۆمۆ بەشێکی ڕەبتی بەوە بووە کە حکوومەتی عێراقی توێتی کاکە من لە هەر بەرمیل 185 پارەکە بۆ من دەگەڕێتەوە معقولە بڵێن هی ئێوە 150 بۆیە بە جۆرەی دوایین ئەو دانیشتانی کە ئەنجام درا و قەرارە ئەو گرێبەستانی کە هەرێمی کوردستان لەگەڵ ئەو کۆمپانیانە کردوێتی ببرێتە بەغدا و ئەوە جگەلەوەی کە ئێمە ئیشکالێکی کەشمان هەیە کە عێراق لە ساڵی ڕابردوو هەر بەرمیل نەوتێکی بە 62 دلار فرۆشتووە و هی ئێمە بە 52 دلارە کەوا لێرەش ئێمە 10 دلار دیسان لە هەر بەرمیلێک هەرێمی کوردستان زیانی بەرکەوتەوە کە ئەگەر ئەو پارانە کۆ بکەوێت بە دڵنیایی دەکاتە بڕەپارێکی ئێجگار زۆر کە بۆ کوزیان لە هەرێمی کوردستان کەوتۆ جگەلەوەی کە لەوەی کە ئەگەڵ ئەگەر یانی ئەو بڵێمە بودجەمان لە بەغدا نەبڕایە وەک کاکدابان ئاماژە پێکرد ئەوە دەکرا ئێمە استفادەی زۆر زیاتر لە مەسەلەی نەوت بکەین بۆیە هەرێمی کوردستان بە جۆرەی ئەو هەموو ئەو بڵێن شیکاریانەی کە دەکرێت لە ڕاستیدا لە پرۆسەی دەرهێنان فرۆشتنی نەوت خەڵکی کوردستان زۆر زیانی بەرکەوتووە و دەکرێت بڵێن ئەو کۆمپانیانەی کە لە پەنای ئەو بەرپرسانن و سوودمەندی یەکەمن لە پرۆسەی فرۆشتنی نەوت و ئێستاکە ئەگەر سیر بکەیت لە میدیا عێراقیەکانەوە بەردەوام هێرشی زۆر دەکرێتە سەر هەرێمی کوردستان و سومعی هەرێمی کوردستانەوە جگەلەوەی کە لە دەرەوە ژێمە ئەو 1 ملیار دۆلاری کە لە لوبنان دەستی بەسەردا گیراوە کۆمەڵێک کەسی تر کە بە شێوەی زۆر سوودمەندنەوەتە جگە لە ینی هاوڵاتیان هەرێمی کوردستان ئەو بەرپرسە باڵانە و کۆمپانیەکان واروە کۆمەڵێک خەڵکی تریش کە وەکو دەڵاڵی نەفت کاریان کردووە ئەوانیش سوودمەند بوونە واتە کۆمپانیای دیلۆید ئەو راپۆرتە کە بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان خۆی عەقدی لەگەڵ ئەو کۆمپانیای کردووە ئەوە داتاکانی ئەوانە کە پێمان دەڵێن کە ئێمە نیوەی داهاتی نەوت ڕاستەخۆ بۆ کۆمپانیەکان دەڕوا و لە نیوەکەی تریش بەشێکی کە وەک باسم کرد نەگەڕاوەتە وەزارەتی دارایی تەنها 3 ملیار و 600 میلیۆن دلار پارەکە گەڕاوەتەوە وەزارەتی دارایی. باشە ئەی سەبارەت بەوەی کە مادام ئەی ئەرکی دەستەی سپاکی دیوانی چاودێری دارایی پەرلەمانی کوردستان چێکە لە کۆی 8 ملیار بڵین 3 ملیار و 600 میلیۆن دلار بگەڕێتەوە وەزارەتی دارایی ئەی ئەرکی و لایەنە چییە؟ کاک دابان کاک حەکیمانی ئێمە گەر سەیری ئەو بڵێن گرێبەستە بکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیای دیلۆید ئەنجامی داوە ئەو حکوومەت بۆ خۆی کردوێتە و ئەو گرێبەستە هیچ پەیوەندی بۆ منە بە مؤسساتی ڕقابینێ بۆ منە بە پەرلەمان یا دیوانی چاودێری دارایی کاتا ئەو دەقەیەش حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی سامن سروشتەکان نایڵێت دیوانی چاودێری دارایی هیچ وردبینیەک لە داهاتی نەوت بکات بۆیە ئێستا لە ساستی عێراق کە مبادرەی شەفافیت کاری خۆی دەکا کە ئەنجومەنەکەیە نوێنەری کۆمەلگای مەدەنی تێدا نوێنەری حکوومەت نوێنەری کۆمپانیەکان ئەوان قەرار دەدەن چ کۆمپانیا گرێبەستی لەگەڵ بکرێت بۆی کە وردبینی لە داهاتی نەوتی عێراق بکات بەڵام لە کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی باڵای نەوت و خاستاک لایەنانە ئەو کارێک کردووە و ئەوەی کە بە جوێرە و زانیاریانە ئێمە هەیتمان و کۆمپانیای دیلۆید ئەوەی کە حکوومەت بڵاوی دەکاتەوە هەموو نیە ئەو راپۆرتەی دیلۆید بەشێکیتی بەشەکانی ترکە کۆمەڵێک نوخستانیەکان و کەموکوڕیەکانی ئەو پرۆسەیە تێدا حکوومەتی هەرێمی کوردستان بەشە بڵاو ناکاتەوە واگەر سیر کرد لە راپۆرتەکە دیلۆید باشکرا دەنووسی ئەوان پابەندیان تەنها بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان هەیە نەکی جیهەتی تر واتە پەیوەندی بۆ نییە کە ئەو ئیشە بۆ ڕای گشتی بیان بۆ پەرلەمانی بۆ هەر دامەزراوشتر بۆیە ئێمە گەرمانوێ
وردبینیەکی حەقیقی بکەین کە بزانین ئەو پارانە بۆ 9 ملیار و نیوە لەبەرچ ئەوەندە دەگاتە هەرێمی کوردستان و کە دەگاتەوە هەرێمی کوردستانیش هەمووی ناچێتە وەزارەتی دارایی کە لە پرۆسەی دابەشکردنی موچە بەکاربێنرێت ئەوە پێویستی بۆیە کە ئەگەر دامەزراوەی سربەخۆ یان کۆمپانیایەکە هەموو لایەکان بۆ پەرلەمانیش دەستی تێدابی دیوان چاودێری دارایی حکوومەتیش ئەوان بەیەکەوە قەراردن کۆمپانیا گوردی بکە بۆی ببێتە جێگای متمانی هەموو لاگەنی ئەوەی دیرۆی دەیکا پەرلەمان حەق خۆی متمانێ پێ نەبێت لەبەرەوەی ڕاستەخۆی شەکە بۆ حکوومەت دەکرێت نەک بۆ پەرلەمانیش بۆیە ئەوە چارەسەرێکە لێرەیە کە یانەوە تا ئەمە دەسەڵات بدەینە دیوان چاودێری دارایی ئەوانیش وردبینی بکەن یاخود دەبێت کۆمپانیایەک بێ و کارە بکات کە بە ڕەزامەندنی پەرلەمان و حکوومەت و لایەنەکانی تر کارەکە بکات. سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورت و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنا. سۆزی دایک بەهێزمان دەکات. دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە. بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت، شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە وەزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتلۆنی هۆڵندی. شیری ئەپتلۆن ڕاستەخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەپتیلۆن باشترین شیری سەردەم. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دەبن دوای چنی سەداتی ناوخۆ بە سەبارەت بوو لەم کابینەیە هیچ چنگاوێک بۆ چاکسازی لەنەوت نراوە ینی بۆ نمونە هەروەکو پێشووترە گەندەڵەکانی بواری نەوت. جارێکی تر سڵاوە ئەلبەت بۆ بینەرەکانتان. کاک حەکیم سەبارەت بە داهاتی نەوت واز لە ئەم هینەی بێنامەیە بەرچاوڕوونیەک لەوە بم کە ئەم نەوتە بۆچی وایە ئەوەی هەرێمی کوردستان. ڕاستە ئێمە حکوومەتێکمان هەیە و نەوەن ماشەی فەرمیە بەڵام ئەم نەوتە بە قاچاق ئەفرۆشێ ینی لە دنیای دەرەوە تۆ ئەم پەرداخە کە لە کۆمپانیاکە وەریگری سعرێکی هەیە بەڵام کە تۆ ئەمە دزیێنی بێ و بیخیتە بازاری ڕەشەوە سعرێکی تری هەیە. ئەمەی کە لێرە بەرپرسانی هەرێم کردویانە نەوحەنما جۆرێکە لە قاچاق جۆرێکە لە قاچاق فرۆشتن ئەڵبەت ئەمەش تەبریر نییە بۆی کە بڵێن بۆ داهاتی کەم بۆ ئەمێنێتەوە بەڵکو ئەمە مجازەفەکردنە ئەمە سەرکێشی ئەمە ملهوڕیەکە
بە نەوت یاریێمی کوردستانەوە کردویانەوە نەک بەشی جیلەکانی دوای خۆمانەوەی کە پێڵێن ئەو ژیلانی کە دوایەمەیە ئەو بەڵکووان یاخستۆتە ژێر قەرزیشەوە یانی لانیکەم حکوومەتی عێراقی چۆن نەوتێک لە تۆ وەرەگرێ کە کرێی تێچووەکەی لانیکەم وەکو کاکە باسی کرد لە $6 $40 بۆ مەسروفات بڕوا بەڵام کۆمپانیایەکە لە جنوبە ئیشەکە لە باشوورە ئیشەکە لە $6 $8 مەسروفەکەی بێ ئەمە حکوومەت یەکەم قبولی ناکات دووەم کۆمپانیاکەش قبولی ناکات تۆ سبەینێ ئەم نەوتاوا ڕادەسی بەغە دووەم کە باسی نەوت ڕادەستکردنەکەی نەوت نییە بۆ نمونە بڵێ ئەوە من 450,000 بەرمیل ڕادەسی بەغاکەم و موچەکەم بۆ بنێرە ئەم نەوتە ملیاران دلار قەرزیشی لەگەڵایە کە بێت تەسلیمی عێراق کرێ عێراق لە دوای 2023 خۆی بۆ هەموو دەستگیرۆیەوە $6 ملیار یەدەگیە ئێستا تۆ چۆن 20 ملیار و 15 ملیار دلار ئەخیتە زمەی عێراقەوە حکوومەتی عێراقی بەو بە لە کاتێکە کە خۆ هیچ یەدەکێکە نییە $200 ملیۆن نییە موشەی فەرمانبەرانی پێبێت باشاوی کە پەیوەندی بە ئیسلاحی نەوتەوە هەیە هیچ کراوان بەداخەوە ئێمە یاسایەکمانەیە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە بۆیە لە خولەکانی پێشووترا ئەمە بەڵێ یاسای سنووقی داهاتە نەوتیەکانە ئەبواە بکرایە کە نەیان کردووە چکە لە بەرژەوەندیانانیە 4 کۆمپانیای ئەوە لە پرسی دەرهێنان و بە بازارخستن و فرۆشتن و داهاتەکەیە تا حکومی پێوەکە ئەمەیان نەکردووە لە ڕێکەوتنی نێوان بزوتنەوەی گۆڕان بۆ بەژاری حکوومەت ئەمە هاسووە تازە بە تازەینیان کردووە ینی جمۆجۆڵێکەیە بۆی بیکەم بەڵام من خۆم گومانم هەیە جارێکی تر ینی ئەو کۆمپانیای دروستکەنەوە لە یەکەم هەنگاوە دووسێخەکە دروستکن سەرۆکی سنووقەکە درا بە بزوتنەوەی گۆڕان بەڵێ سەرۆکی سنووقەکە پشتی بزوتنەوەی گۆڕانەوە ئەبێ بەر بزوتنەوەی گۆڕان بکەوێ بۆچی خۆت گومانت لەوە هەیە کە ینی مەسەرەن دانەنرێت ئەزانی دەمانگەی چەنگاوێکی بۆ نەنراوە سەریکە ئێمە حکوومەت خۆی احترامی بڕیارەکانی خۆی ناگرێت کاک حەکیم حکوومەت خۆی عتیباری بۆ بڕیارەکانی خۆی نییە خۆی بڕیارەکانی خۆی پێشێلەکە لەم ماوەی ڕابردووە حکوومەت 4 بڕیاری دەرکردووە سەبارەت بە خاڵە سنووریەکان و پرسی نەوت و کۆمپانیای سکوریتی و کۆمپانیەکانی خاڵە سنووریەکان تاوەکو ئەم دەقەیە هەر لە ڕەفەی هینە لە ڕەفەی ئەنجومەنی وەزیرانە یعنی ئەنجومەنی وەزیران و ئێمەشی خستووەتە قەلەقیەوە خەڵکیشی خستووەتە قەلەقیەوە بۆی سەڵاحیات و دەسەڵاتی ئەم سەرۆکی حکوومەتە تا کوێیە ئایا تاوەکو خانەقینەیە تاوەکو دێگەڵێ من پێشتریش ئەمە وتووە ئەگەر تاوەکو خانەقینە بۆچی بڕیارەکانی جێبەجێ ناکرێن بۆچی ئەو بڕیارانەی کە خۆی دەری کردووە جێبەجێ ناکرێت قانونی چاکسازی ئەوە چەند مانگێکە دەرچووە بۆچی هیچ بەشێکی لێ جێبەجێ ناکرێت یعنی ئەو ئیسلاحانەی کە پێویستن ئەو چاکسازیانەی کە پێویستن ئالی بێ بۆ ئەوەی کە معالەجەی موچەی فەرمانبەرانی پێ بکەی لە ئێستایانە بێ بۆ کەیتە یعنی تۆ لە ئەزمەیەکە لە قەیرانێکە تاوەکو ئەڵەی تاوەکو لوتە هاتووە ڕۆیشتی بەناو خوڕاوە لەم کاتیانێکی تۆ ئیسلاح و چاکسازی بۆ کەی داناوە ینی لە کاتێکی خۆشایەکی کە هەرێمی کوردستان خاوەنی مانگانە $1 ملیار بێت تۆ دەسەبەی بۆ مەسلحەت و بەرژەوەندەکانی کۆمپانیەکانی حیزب باشە ئێستا ملیۆنێک فەرمانبەر موچەی نییە وەریگرێ پارە نییە داهات نییە بۆچی ئەم داهاتە ناگێڕیتەوە بۆی بتوانی زمانی موچەی فەرمانبەرانی پێ بکەیت لە مەسەلەی نەوتا با بگەڕێمەوە سەر پرسیارەکە تەنیا چەند بڕیارێکی بچووکە لە مەسایلی کۆمپانیەکانی سکوریتی و کۆمپانیەکانی نقلە پێم وایە لەو یەک دوو شتەیە ئەویان کردو ینی هەرنگاوێکی باشە بەڵام ئاەتینەوە دیارە دەچێتە کوێ دەچێتە بانکی حکوومەتیان ناهێلی ناوەی کە هەیە ئەڕاتە ئارتیبانکەوە ئەو داهاتیکەیە ئارتیبانکیش بۆ خۆی کێشەیەکی گەورەیە لە هەر لە نقلی پارەکەیان نزیکەی ماڵنانە $12 ملیۆن دۆلاری دەسەکەویش قسەیەکی گەورە و پرسیارێکی گەورەی لەسەر نەقڵی پارەیان لە گۆڕینەوەی پارەیە تەفاسیلی زۆرە من $1 بە دینار من اختصاصی بانقیم نییە بابزانم با بڵێم هینە بەڵام ئەوەی کە هەیە بە عەدەد نزیکەی ماڵنانە $12 ملیۆن دەسەکەوێت لە وەرگرتنی ئەو پارەی داهاتی کۆمپانیە ئەو ئەم بانکە ئەوەی کە هەیە ئێستا برادێکی ئێوە لەسەر ئەو پرسە داوای لەسەر قەید کراوە کاکسۆرانە کاڵێ هین سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و نزیکە لەولانی کەم بەڵام با بێمە سەر معالەجەکان ئەگەر ڕێگەم پێبی کاک حەکیم لە مەسەلەی داهاتی ناوخۆیەوت ماگەیشتوەتە $300 ملیار دینار ماڵنانە باشە داهاتی نەوتیش ئەمە تەفاسیلەکەی بەمنەوەیە بتوان ئیسلاحی تیا بکەن لانی کەم زۆر نا بەڵام بتوان $150 ملیۆن بگێڕنەوە ماڵنانە ئەمە ئیشێکی باشە و ئەتوانێت تەکمیلەی ئەوە بکوێت خاڵێکی تر یاسای چاکسازیە کاک حەکیم یاسای چاکسازی بە سەدان هەزار خەڵک بە ناموستەحەق کە تەقاوت کراوە کە پارە وەرەگرێ کە دووموچە وەرەگرێ کە
پلەی وەرگرتووە کە شادەی تەزویری هێناوە کە بە پلەی باڵا تەقاوت کراوەمانە معالەجاکە پارەیەکی باشە گێڕێتەوە و ئەمەوێت لەوێشەوە بڕ ینی لانی کەم ئەو مەسلەی بندیوارانە کە دوێنێ و پێرێ جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغا ئاماژەیەکی بەوە کردبوو کە 200,000 کەسە نەخێر 200,000 کەس نیەوەی کە ئەو باسیەکە پەیوەندی بە بایۆمەتریە کە لە بایۆمەتریەکە تۆمار نەکراون بەڵام خۆی عەدەدی بندیوار ئەوەی کە مستەڵەحەکەی بۆ بەکارهێنرێ 350,000 کەس بەرەو ژوورە من دیوارن بڵێ لە کۆی 1,250,000 فەرمان موچە خۆر با بڵێن ئەمە کە من ئەڵێم 350 بەرەو ژوور مانایەوە نییە 350 بەرەو ژوورە احتیمالە 400 بێ احتیمالە 450,000 کەس بێ احتیمالە 500,000 کەس بێ لە یەکەی هەفتا و هەشتایە لیوای هاوبەشیان پێ دروست کردون ێستا و لیوە هاوبەشانی کە هاوپەیمانان سەرپەرشتیەکەن بەشێکی تریان موچیان هەیە لە هێزەکانی هەفتا کە موچە وەرەگرن ئەو لیوانەی کە لە بەغایە بە ناوی سەرۆکۆمار و ئەوانەیە دیسان وەجارێکی تر لە هەرێمی کوردستانە موچیان هەیە لە یەکانی هەفتا و لە ناو هێزی پێشمەرگەیە لە دوای 2014ەوە بە دەیان هەزار کەس لە یەکانی هەفتا هەشتا کۆچیان کردووە وڵاتیان بەجێهێشتووە ئێستاش موچەکانیان بۆ خەرچەکرێ هیچ داتا و ئامار و ژمارەیەکی یەکەکانی هەفتا هەشتا لە وەزارەتی داراییان نییە تەفاسیلەکەی تەفاسیلەکەی بەگونێ بۆیانە نێرن بە بلۆک بۆیان وەزارەتی دارایی چۆن قبوڵەکە وەزیری دارایی کە لە ئێوە شەمادا تەفاسیلەکەی واتوە ئێمە ژمێرەکەی یەکراوەتەوە لە قانونی چاکسازیە جێکراوەتەوە کاک حەکیم لە ئەبێ ژمێرەی ئەمانە یەک بکرێن لە یەکەی هەفتا هەشتایان نزیکەی 30 بۆ 40,000 کەس ناوی دووبارە و مردوو بندیوار و دووموچە و سێموچە هەیە لە یەخستنی ناوەندەکانی خانەنشینیە یعنی سەر و هەشت مؤسسە هەیە سەر و هەشت دام و دەستگا هەیە کە خاننشینی بە جیاواز تەوزیعەکەن لە یەخستنەوەی ئەوانەیە نزیکەی 30 بۆ 40,000 کەسی تر بەرەکەون و ئەبێ دووموچە و سێموچە و بندیوار و ئەوانە هەیە کە تەفاسیلەیە کە ئەبێ ئەوەش بکرێ ئەمانە بڕیاری بۆتە چۆ لە قانونی چاکسازیە قانونە هەبێ ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بکە و ئەوەی کە پەیوەستە بە هینیشەوەی کە وەزارەتی دارایی بۆچی قبوڵەکە وەزارەتی دارایی لیژنەی دروست کردووە بەشێکە لە قانونی چاکسازی ئەبێ بکرێ بەڵام قسەکە ئەوەیە بۆچی خاوەخاوی تیاکرێ بۆچی دەستی تیاکرێ بۆچی ناچێتە بواری جێبەجێکردنەوە ئەمە پرسیارە من لێرەوە محامی وەڵامەکەی چییە؟ وەڵامەکەی بێ لە خۆیان بپرسی من لێرە نابمە محامی هیچ کەسێک چکە ئیشی من ئەوە نییە وەزارەتی دارایی بەرپرسیارە جێگری سەرۆکی حکوومەت بەرپرسیارە سەرۆکی حکوومەت بەرپرسیارە ئەگەڕێتەوە سەر ئەو پرسیارەی ئایا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەڵاحیات و دەسەڵاتی تا دێگەڵەیە یان تا خانەقینە بۆی بڕیارەکانی جێبەجێ باشە بەس لە سنووری خۆی گەندەڵی خەڵە سنووریەکانی چارەسەر کردووە تا بڵین لێرە بە قسەی ناکرێت ئەخر ئەمە ئەوە ناکرێت یعنی تۆ بڵێ لە سنووری خۆ تابیکە بەوەی لە سنوورەکەی ترابیکەم ئەمە بڕیاری بۆ دەرچووە یەک پاکێجە بەڵام کەوتووەتە سەر ئەوەی ئەم سەڵاحیات و دەسەڵاتە حکوومەتی عفوکەی با ئەم جملەیە تەواو بکەم حکوومەتی هەرێمی کوردستان خەریک و شەڕێکی تر هەڵگیرسێنن تاوەکو هێزێکی نار بۆ ئەمەی کۆرمۆر غازەکەی کۆرمۆر ئەویان واز لێ بێنە ئەوەی زێنی وەرتێ هەر بۆ ئەوەی عەقدێ ئەم عەقدە لەم کۆمپانیا وەرگێتەوە بۆ ئەو کۆمپانیاکەی تر هێستا داخلی کرد تەقە کرا هەموو ڕۆژێ تەنکەر بەرفیشەکەدرا ژیان و گیانی دەیان خەڵک کەوت بۆ بەر مەترسیەوە سپاس دەکەم کاک فەرمان کاتمان زۆر کەماوە بەڵام سەبارەت بە هەر بڵین داهاتی نەوت ینی ئاساییە داهاتی نەوت بچێتە بانکێکی هەلی حکوومەت خۆی ڕاستەخۆ نەچێتە حیساباتی بڵێن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ڕاستیدا ئەوە خۆی یەکێکە لەو کێشانەی کە ینی سوود وەرگرتنی خراپە لە داهاتی نەوتەوەکە بۆ ئەو بانکەی کە پێشتر لە بانکی کوردستان بوو ئێستا گواستراوە بۆ ئارتی بانکەوە دیارە ینی ئەوەی کە لەسەر سکاڵای کە لەسەر کاک سۆران تۆمار کراوە لە ڕاستیدا بەخۆی ئەوە گومان بۆ کە دەکراوان گومانەکە بڕەوێنەوە نەگەوەی کە سکاڵای لەسەر تۆمارکەوە خەڵکی زۆر ینی خەڵکی تر هەیە کە مستحقن سکاڵیان لەسەر تۆمار کرد بخرێنە زیندانەوە کە پەرلەمانتارە گیان ڕۆژنامەنووسیان خەڵکە کێمە بەردەوام ئەو فترێ ئەوەندە دەبین دادگا دژی پەرلەمانتار و دژی خەڵکی ڕۆژنامەنووس و چارەکانی مەدەنی بەکارهێنرا ئەوەندە دژی گەندەڵکاران بەکارنەهێنراوە کە ڕاستیەوە مواشیرێکی ئێزگار خراپەوە پێم وایە مەسەلەی چاکسازیەوەی کە ئێوە لە گفتوگۆکانتان باستان کرد سەرەتا پێویستی بەو قەنەعەتەیە کە ئەو لایەنانە بیر و باوەڕیان بۆ مەسەلەی چاکسازی بگۆڕێت و یەکێتی و پارتی و گۆڕان کە سێ پێکەنەری سەرچین دەبێت لەسەر چاکسازی ڕێکەون اینجا بزنە قۆناغەکانی دواتر ئێمە ئەسا و بڕیارێکە لە چەند ڕۆژ ڕابرد بۆ کۆنتترۆلکردنی خاڵە سنووریەکان دەرچووە لە کاتێکدا
کە ئەو بڕیارەوەکو نووسرا و باشە بەڵام ئێمە لە دوو ڕۆژی ڕابردوو بە جێرە زانیارێنێتمان هێلکەی قاچاق لە شەقلاوە و لە مەسیف و لە کۆمەڵێک ناوچە بینراوەکەوە سنووری ناوچەی ئەو ناوچەیە کە سەرۆکی حکوومەت تێدا باڵا دەستا بۆیە بڕیارەکان چەند باشن کە دەردەچن بەڵام بەداخەوە سەرڕای ئەوەی کە ئێستا مەگەر دەرسمان وەگرتووە لە 2014 و کە ئەو قەیرانە گەورە ڕووی لە هەرێمی کوردستان کرد ئێستا کە دووچارە دۆخە نەدەبین بەڵام بەداخەوە قەیرانەکان دێ و دەڕۆن بەڵام هیچیان نابنە دەرسێکی وە کە شێوازی حکومڕانی بگۆڕن بەرەو حکومڕانی بەڵکو هەمیشە کات دەکوژن و بڕیار دەدەکرێ و جێبەجێ ناکرێت. بەڵێ سەبارەت بە گەندەڵەکانی بواری نەوت پێ دوایە دزیەکان لە هەموو بوارێکن یانی ئەو بوارانە چەند پێشتر ئەندامێکی پێش و پەرلەمانی عێراق میوانی ئێمە و دەیگو زیاتر لە دە بوارەیە کە لە بواری نەوت گەندەڵی تێدا دەکرێت. بەتاکی هەرخۆی ئەو راپۆرتەی دیلۆیت بیانی بەشەچێ و بابەتەمان پێ دەڵێت کە ئێمە زۆر خەرجیە لەنا ئەو راپۆرتەیە کە بە ناوی خەرجینەوتە بەڵام سەرچاوەکانی دیارنیەوە جگەلەوەی کە کۆمپانیاکان ئەو کۆمپانیانی کە لە نێودەوڵەتی هاتوونیان کۆمپانیا شەریکەکانی کە بە شێوەی سێرڤیزیش دەکەن چ لە بواری بڵێن سکوریتی بیان لە بوارەکانی تربی لە گواستنەوەی لە ڕێگای بۆری نەوت و ئەو گومرگە لە تورکیا وەردەگیرێەوە هینانەوەی پارەکە بە کۆمەڵێک شێواز مەسە هەتاوەی لە بانکەکە یعنی بەتەکید ینی زۆر بڵێن بۆشای زۆر هەیە کە داهاتی نەوت هەرێمی کوردستانی پێدا بە فیڕۆ دەدرێەوە ئەوە شەوا دەکات کە و داهاتە بەشی موچە ناکە کە تۆ هەموو سەرچاوی لێ بێتەوە چۆن بەشی موچە دەکات بۆیە چارەسەرەکەوەیە کە ئێمە ئەو مەسەلەن سندوقی داهاتنەوتەکان کە قەرارە دروست بکرێت ئەو سندوقە بەرپرسیار بێت لە ئاراستەکردنی سیاسەتی نەوت لە بەڕێوەبردنی داهاتی نەوت لە هەرێمی کوردستان و چۆنیەتی سەرفکردنی و پێویستە ساڵانە بودجە پەسەند بکرێت و ئێمە ڕێککەوتنێکی ڕاست ینی بەنیەتێکی ڕاستەوە لەگەڵ بەغدا بکەینەوەک بمانێ بەغدا پارەمان بداتێ لە حسابی بەسرا و کوێ ئێمەش نەوتی خۆمان بەو شێوازەی کە هەیە هەڕاز دەکرێەوە خەڵک وە کۆمپانیەکان هەموو پێبوونە میلیۆنێر و پشکەکانیان بەرز بووە لە بۆرسەکان بەڵام خەڵکی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە نەتیجێ ئەو سیاسەتی نەوتیا هەژارتر بکەوێتەوە ئەو بەڵێنانی کە کابینەی نوێداوەتی ئەگەر جێبەجێ نەکرێت بە دڵنیاییەوە ئێمە ئەو ئەزمونێکە لە کابینەی پێشوو هەمان بوو لەگەڵ پرۆسی فرۆشتنی نەوت ئەو جارە زۆر خراپتر دەبێت چونکە ئەو جارێمە 27 میلیارد دلار قەرزە هەرێمی کوردستانەوە کەسی تر ئامادە نیە قەرز بدات هەرێمی کوردستان بۆی کە موچە بدات وەگەوەی کە لە کابینەی پێشوو کە پارەیەکی زۆر لەو کۆمپانیانە پێشوەختەوە جیرەکەی سەرنەوتەکانیان دەدرێتێ وەجگەلەوەی کە کۆمەڵێک سەرچاوەتر کە ئێستا لە نەتیجە نابوونەتە قەرزە هەرێمی کوردستان کە دیارین کە چۆن ئەو پارانە ینی هاتوون و بوونەتە قەرزە سەر ئەوە مانگانە لە زیاتی ئەو پارەی لە بۆ خەڵک بەکار بێت دەگرێتەوە. بەڵێ دو پرسیارم زۆر بە کورتی کەمتر لە خولەکێکی چاوڵێکەیە بۆ پارەی کە بەرە زووتر لە لوبنانە پارەی 1 میلیارد دلار داهاتی نەوتێرێ بگەڕێنرێتەوە یاخۆ 250 میلیۆن دلاری کە وەکو شیرنی وەکو بەرتری دراو و بە ڕایشکارێکی ناسراو لە هەرێ بە کورتی بێسپاس دەکەم. ئەوەی کە زانیاریەکانەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان دیوانی داواکاری گشتی ڕاست پاردۆ بۆ لێکۆڵینەوە بەڵام تاوەکو ئێستا ئێمە زۆر کەیسی ترەیە کە بۆ شێوە ڕاست پێدرا بەڵام بەداخەوە نەتیجەکان دیارنین و ئەو زانیارێن کە بەڕێزم ڕۆ کە مستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت ئەو پارەی گەڕێنراوەتەوە حکوومەت هەرێمی کوردستان هیچی لەو بارەوە نەخستۆتە ڕوو بەڵام بەغداش ئەوەی کە ئێمە زانیاری ما بەغداش لەسەر مۆزوعە هاتبوونە دەنگ و بڵێن دەستەی دەستپاچی ئەوانی کەیسیان کردوێتەوە بۆ بەدواداچوون ئەوەی کە زۆر گرنگە بەداخەوە ینی هەرێمی کوردستان وەکو لا ینی حکوومەت هەرێمی کوردستان هەرێمی کوردستان نەوعان ماوەکو قاچاقچی لە دنیا یانی ئێستا دەناسرێتەوە کە ئێمە دەوین لە لوبنان و لە چێ پارەی هەرێمی کوردستانی ئەوە چی ئەو پارەیە کە بۆ شێوە مامەڵی لەگەڵ دەکرد لە کاتێکدا تۆ موچەت نەبی لە وڵاتان پارە دەستی بەسەرداگیرای بۆیە سارەسەرەوەی وەک باسمان کرد ئەو چاکسازێنێک کە کابینەی نوێم لە کارنامەکەی خۆی بەڵێنی داوە جێبەجێ بکات بەشی زۆر و کێشانەمان بۆ چارەسەر بەڵێ سپاس دەکەم کاک داوان زۆر بە کورتی دقەیەک سەباردەمان موچەی فەرمانبەران کە 55 ڕۆژەوە برێرە بزان بەیانی موچەی وەزارەتی تەندروستی دابەش بکەیت چارەسەرەیە بۆ موچەی فەرمانبەران بۆ پارە کۆکردنەوە. کاک حەکیم چارەسەرەوانە بوو کە باسم کردی مەسەلەی داهاتی ناوخۆیە کە ڕێک بخرێتەوە و کۆمپانیەکانی یەکێتی و پارتی دوور بخرێنەوە لە داهاتی ناوخۆ مەسەلەی داهاتی نەوتە ڕاستە ساری نەوت داشکاوە بەڵام زیاتر لەوەی دەست وەزارەتی دارایی یەکەوێ بە دووقات
ئەڕوا بۆ کۆمەڵی کۆمپانیا و شەریکات و عقودات و بەناوی سکریتی و نەقڵەوانامانە پیاچوونەوەی بۆ کرێ لانی کەم 150 میلیۆن دلاری بگەڕنەوە بۆ حکوومەت یاریێمی کوردستان خراپ نییە. مەسەلەی یاسای چاکسازیە کە ئەمە یاسایەکی گرنگە، مەسەلەی بندیوارەکانە کە سەر و 350,000 کەس ئامانە دەستیان بۆ ببرێ مەبلەغێکی هینەوە. ئەمەوێت لێرەوە یەک ئاماژە بۆ بدەم بەداخەوە پەرلەمانی کوردستان لە کۆی ئەم پرسانی کە باسمان کردووە لە کۆی ئەو پرسانی لە چەند مانگی ڕابردووە بووە هیچ وڵێکی نەبووە و دەیان پرسی گرنگ و دەیان پرسی هەستیار هەبووە کە دەبوو قسەی لەسەر بکەین، دەبوو قسەی لەسەر بکایە کە نەبووە، بەڵام لە کاتێکە پەرلەمانتارێک لە ڕێگەی مێدیاوەیان قسەیەکەکە دەرگای محکەمەی لێگیرێت. تۆ پەرلەمانەکە و لە ڕووی سیاسیەوە پەک خستووە، بەڵام دەرگای محکەمە لە پەرلەمانتارێکە گری بەلاتەوە ئاساییە کە داوای هەڵگرتنی حەسانەی لێ بکرێت. لە کاتێکە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باس لەواکە 200,000 بندیوار هەیە ناتوانن دەستی بۆ برن چکە حیمایی بەرپرسانن. من یەک پرسیارەکەم، تۆ نەتوانی دەست بۆ حیمایەکی بەرپرس بەری لە مەسائلی گەندەڵی و فەساد و لاملیکردن و لە مەسائلی خلاف و لە مەسائلی ناقانونیە چۆن ئەتوانی دەست بۆ بەرپرسەکە بەری؟ باش بەس باوە دو پرسیارم بێوتت لە سەدا چەندی داهاتی خەڵەسنووریەکان دێتە وەزارەتی دارایی؟ تەخمین نەکراوە، بەڵام ئەوەی تەخمینە نزیکەی بای 6 بۆ 7 میلیۆن دلار ئیشی قاچاقیەکرێ لە خاڵە سنووریەکان و کۆمپانیەکان کە این یەکێتی و پارچین لە خاڵە سنووریەکانە لە داهاتی ناوخۆ بن نزیکەی 40 بۆ 50 میلیۆن دلارە مانگانە. سپاس بۆ بەرزان داوان محەممەد نامی لێنەری سپاکی پەرلەمانی کوردستان هەروە فەرمان ڕەشاد سەرۆکی پێشوی ڕێکخراوی ستۆپ بۆ دژە گەندەڵی. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.